دی لەمەودووە بەهارە و گەشت و سەیران دەست پێ دەکات دەستەی گەشت و گوزاریش لە هەرێمی کوردستان پلانی خۆی هەیە چۆنێتی ڕێخستنی هەموو ئەو کاروبارانەی کە تایبەتە بە گەشت و پێشوازیکردن لە گەشتیاران کۆمەڵێک پلان هەیە کە ساڵانە لەم ڕۆژانەدا یعنی بەر لە هاتنی نەورۆز و جەژنەکانی تایبەت بە ئادار و نەورۆز چۆنێتی پێشوازیکردن لە گەشتیاران بۆ مەبەستە قسە لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەبدولحەمید بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکانی دەستەی گەشت و گوزاری دەکەین بەڕێزانە نێو ستودیۆی ناوەند لە کوردستان 24 لای ئێمە میوانە کاک ئیبراهیم بەخێر بیت. زۆر سپاس. پلانتان چییە بۆ ئەم ساڵ کە وردە وردەوان نزیک دەبینەوە لە جەژنی نەورۆز ئێوە چیتان کردووە؟ بەڵێ سەرەتا پیرۆزبایی وەرزی نوێی کوردستان 24ەکەم بە هیوای سەرکەوتن. بەڵێ دیارە ئێمە لە دەستەی گەشت و گوزار لە ڕێگەی بەڕێوەبەراتە گشتیەکانمان لە پارێزگاکان لە ئیدارە سەربەخۆکان و لە ڕێگەی بنکە گەشتیاریەکان لە شار و شارستان ئامادەکاریمان کردووە پلانی پێشوازیکردن لە گەشتیارانمان داڕشتووە ئەویش خۆی دەبینێتەوە لە چەند بابەتێک لەوانە پێکهێنانی چەند تیمێکی گەشتیاریە بۆ ئەوەی بچن بۆ بازگەکان لەوێوە پێشوازی لەو گەشتیارانە بکەن کە بە مەبەستی بەسەربردننی پشوەکان یادار و نەورۆز دێن بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی خۆشبەختانە چەند ساڵێکە ئێمە تێبینی ئەومان کردووە کە ژماری ئەو گەشتیارانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێن لەگەڵ نەتەوەی کورد بەشدار دەبن لە جێرانی ئاهەنگی نەورۆز ژمارەیان زیاتر دەبێت بۆیە ئێمە دەمانەوێت لە بازگەکان ئامادەجیمان هەبێ بە هەماهەنگی لەگەڵ ئاسایشی بازگەکان بە سوپاسەوە دەمانەوێت بە شێوەیەکی پێشکەوت و ڕێک و پێک پێشوازی لەو گەشتیارانە بکەین لەبەرەوەی پێمان وایە کە بازگەکان خاڵی یەکەمی هاتن ناوەی گەشتیارن و ئاوێنەی هەرێمی کوردستان ئێمە دەمانوێت لە بازەکان دیمەنێکی جوانی میوانداریکردن نیشانی گەشتیاران بێن بۆ ئەوی وایان لێ بکەین کە نەک جارانتر خۆیان بن و بەڵکو هانی خەڵکانی تریش بدەن کە بێنەوە ئەمە لایەنێک شتێکی تر چەند لیژنێکی ترمان پێکەناوە بۆ ئەوەی کە سەردانی بنکە گەشتیاریەکان کەن تا دڵنیابینەوە لەو خزمەت گوزار لە ئاستی کواڵیتی ئەو خزمەت گوزاریانەی کە پێشکەش بە گەشتیارانەکرێن و بابەتش تر ئادار و نەورۆز هەمومانەزانین کە گەشتکردنی گەشتیاران و سەردانیکەران زیاتر بۆ ناو سروشتا بۆیە ئێمە لەم مانگەدا زیاتر فۆکەس دەخینە سەر لایەنی ژینگەیی بۆ ئەمە چەند هەنگاوێکمان گرتوتە بەر لەوانە تیمەکانی گەشت و گوزار لە دەرەوەی شارەکان لەسەر ڕێگە گشتیەکان ئامادە دەبن و کیسی خۆڵ دابەش دەکەن بەسەر گەشتیاران و سەردانیکەران بۆ ئەوەی گەشتیاران دوای گەشتەکانیان بتوانن ئەو پاشما و خاشراکەی هەیە لەوێ بەجێنی هێڵن و کۆی بکەنەوە تا بتوانین کە ژینگەی شوێنە گەشتیارەکان پارێست بابەتێکی تر دابەشکردنی بڕوشەری ڕێنمایی ژینگەیە و هەر تایبەت بە ژینگە ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەوانەی بواری ژینگە هەڵدەستین بە ئەنجامدانی چەند کەمپەینێک بۆ پاکڕاگرتنی ژینگەی شوێنە گەشتیاریەکە. باشە ینی دەمەوێت یەکسەر ئەوەش لێ بپرسم ینی ئەم ساڵ جیاوازە لەگەڵ ساڵەکانی ڕابردوو ینی مدەتێکە نەورۆز و ڕەمەزان نەکەوتونەتە ناو یەکدیەوەی کە پێشبینی دەکرێت کە ڕەنگە ئەگەر چی ساڵانی ڕابردوو لە ڕۆژدا خەڵک دەچونە سەیران بەڵام ئێستا لەبەرەوەی ڕەمەزان و خەڵک ڕۆژ با بڵێن بە ڕۆژووە هەوڵەدات شەوان بچێتە دەرەوە پلانێکی ئەوها هەیە وەکۆی کە لە نێو خۆیدا باس دەکرێت بۆ ئەمە هیچ ڕێکارێکتان گرتوتە بەر ئامادەییتان هەیە سەبارەت بەمە چیتان کردووە؟ بەڵێ خۆی ئێمە ئەوە بۆ ئێمە دەبێتە ئەزمونێکی نوێ ئەمە یەکەم جارەکە نەورۆز دەکەوێتە ناو مانجی پیرۆزی ڕەمەزانەوە ئێمە پێمان وایە تا پێشی ڕەمەزان ژمارەی گەشتیاران زیاتر دەبێت بە بەراورد بە ساڵەکانی ڕابردوو و هەروەها هەمان ئەو پێمان وایە کە وەکو بەڕێز ئاماژەت پێدا لە مانجی ڕەمەزانیشدا خەڵکانێک بچن ڕنگ بێ ئیفتار بکەنەوە لە دەرەوە و گەشت بکەن بۆ شوێنە گەشتیاریەکان ئێمە تیمەکانمان بەردەوام دەبن لە گەڕان بەسەر شوێنە گەشتیاریەکان بۆ چاودێریکردی نرخ یەشێ لەو بابەتانە کە زۆر گلەی دێتەوە سەرمان ئەوەیە کە نرخ دەمانەوێت لە ڕێگەی لیژنەکانمانەوە بە هەماهەنگی لەگەڵ قایمەتش کە ئێمە تێدا ئەندامین نرخ لەو شوێنانە کۆنتترۆل بکەین و ڕێگە نەدەینەوەی کە هەندێک شوێنەگەر بیانەوەی خواسی ئەوان هەبێت کە گەشتیاران و سەردانگەر ئیستقلال بکەن ڕێگەیان لێ بگرین ئەمە پلانەکانی ئێمە و بۆ پێشی ڕەمەزانیش تایبەت بە ئادار و نەورۆز ئێمە بە هەماهەنگی لەگەڵ ئیداری خۆجێیی شارەکان چەندین چاڵاکی ئەنجام دەدرێت بۆ پێش ئەوەیش بۆ ئەوەیە کە زیاتر سەرنجی گەشتیاران ڕابچێشین بۆ ناوی هەرێمی کوردستان لە ڕێگەی کردی تایبەتیش لە ئێستاوە دەستیان کردووە بە ڕیکلامکردن کە بە بەشداری هونەرمەندانی بیانی و ناوەخۆی ئاهەنگ سازەکەن کە دەستیان کردووە بە ڕیکلام هەوگوتم ئەمانە دەبنەوەی ئەوەی کە گەشتیارێکی زیاتر لە دەرەوەی هەرێمی کوردستان لە هەولێر لە دۆهۆک لە سلێمانی لە هەڵەبجە چالاکیەکان چی دەبن؟ بەڵێ خود چالاکیەکان جیاوازن خۆشبەختانە ئەم ساڵەکە فیستیڤالی ئازادی و نەورۆز لە هەولێر بە چڕی دەستی پێکردەوە لە سلێمانی پلاتفۆرمی ئین سلێمانی ئەو ئەزمونە سەرکەوتوی کە لە سەری ساڵ پێشکەشی کرد دووبارە لە بۆ نەورۆزیش دووبارەیە کاتەوە لە زاخۆ ئاهەنگی تایبەت دەبێت بە نەورۆز لە سۆران و لە زۆربەی زۆری شوێنەکانی تر و لە دهۆکیش چالاکیمانە بێ هەموو
ئامانجی ئێمە ئەوەیە کە دوازار بتوانین ژمارەی گەشتیاران زیاتر بکەین لە مانجی ئادار و نەورۆز کە پێشتر وا باو بۆ زیاتر سەردانیکەر بوونە نەک گەشتیار. باشە پێشبینی دەکەن کە بۆ ئەم ساڵ ژمارەی گەشتیاران چەند بێت زیاد بکات چۆنە؟ ئێمە پێمان وایە ژمارەی گەشتیاران زیاترە بێ ئەویش بەهۆی ئەو پلانانەیە کە ئێمە دەکەن بۆ نمونە من لە سەرەتا ئاماژەم بەو ئاسانکاریانەدا کە لە بازگەکان بۆ پێشوازیکردن لە گەشتیاران دەگیرێتە بەر ئەمانە هەموو وای کردووە کە ساڵ لە دوای ساڵ ژمارەی گەشتیاران زیادن بۆیە پێمان وایە ئەم ساڵەکە لە ئادار و نەورۆز ژمارەی گەشتیاران زیاتر دێ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بەڵام هێشتا زووە بەوەی کە ژمارەیەک بڵێ. بەڵێ بەڕێز ئیبراهیم عەبدولحەمید بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی دەستەی گەشت و گوزار زۆر سپاس بۆ جەنابەت ماندوومان کردی. زۆر سپاس بۆ پارێستان. سپاس.